پشتێکۆ دۆناالد ترامپ سەرۆکی ئەمریکا لەگەڵ 45 سیناتۆرên کۆماری جڤە. ڕۆژنامەیە واشنگتن پۆست ئاشکرا کرد و سیناتۆرên کۆماری دەخوازژێ دۆناالد ترامپ کردن و دەزووترین دەمدا سزایان بەسەر تورکیادا بسەپینێ. بەریە چەند ڕۆژان لە کۆشکە سپی دۆناالد ترامپ سەرۆکی ئەمریکا پێشوازی لە سیناتۆرên کۆماری کرد داکو نەرینان دەربارەی تورکیا هەف بگوهارن. ئەوژی دەدەمەکەدەک و vê hefteyê داوین کاروانە موشکên بارەبانیە S-400 رووسیا گەهشتە تورکیا بێک و ئەنقەرە و حسابەکی بۆ نەڕازاییە ئەمریکا و ناتۆ بکێ. پشتی جوینێ مەدیایان ئەمریکی چاوەڕێ دەکردن و دەخوایانیەک وەرێ بەڵاوکردن و گوتن لەسەر مەدیاوەرێکردن لێ کۆشکە سپیت و زانیاری دەربارەی جوینێ ئاشکرا نەکردن. ڕۆژنامەیە واشنگتن پۆستە ئەمریکی لەسەر زارێ چەند سیناتۆرێکی زانیاری دەربارەی جوینێ بەڵاوکردن بێک و ناوێ سیناتۆران ئاشکرا بکێ. لە گۆری زانیاریان ڕۆژنامەیە ترامپ ژە سیناتۆران را گوتیە بەریک و ئەم سزایان بەسەر تورکیادا بسەپینن. پێویستە دەم بە تورکیا وەرێدانداک و گوتوبێژیە لەگەڵ بکن و ڕێککەوتنێ لەگەڵ تورکیا ئەنجام بدەن. لە سیناتۆرێن ئەمریکی ڕەشت بوون لەسەر وێ چەندێک و پێویستە دەزووترین دەمدا تورکیا وەرێ سزادان. جوینە دۆناالد ترامپ سەرۆکی ئەمریکا لەگەڵ سیناتۆرێن کۆماری یەک دەمژمێر و نیوێ درێژ کرد و ترامپ دێ وێ باوریە دەبوو و لە شوونە سەپاندنە سزایان لەسەر تورکیادا ئەو لەگەڵ ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکی تورکیا بە جڤێ و دەجوینێدا چەند بریار و مەرجەکی ئەمریکی بەسەر تورکیادا بسەپینێ ژبەر دەم نەگونجاوە ji بۆی سزادانە تورکیا. ژێبلی سیناتۆرێن کۆماری سیناتۆرێن دیموکراتیژی لەگەڵ وێ چەندێ بوون و پێویستە تورکیا وەرێ سزادان دزووترین دەمدا ژبەر ئەگەر تورکیا نەوێ سزادان بۆێری وێ لە جەم وڵاتێن دنیی ئەندام دەناتۆدا دروست ببێ و گرێبەستێ لەگەڵ رووسیا بکەنج بۆی کڕینە چەک. ژالی خۆبەژی ئاژانسە NBC ئەمریکی دەربارەی جوینێ زانیاری ئاشکرەکردن و ئاماژە بووە چەندێدا و جوینە ترامپ لەگەڵ سیناتۆرێن ئەمریکی ببێ ئەنجام بداوی هات. هەروەها ئاژانسێ نوویسیە کوتە نەها جوینە ماڵباتی نەبەرە دۆناالد ترامپ سەرۆکی ئەمریکا و سیناتۆراندا بەردەوامە لەسەر چاوانیا سزادانە تورکیا.